بەرگەساتی حکوومەت ناوی ئەو راپۆرتەیە کە دوو پەرلەمانتاری کوردستان بە دوواداچوون و لێکۆڵینەوەیان لەسەر داهاتی نەوت و بەهدەردانی سامانی گشتی هەرێمی کوردستان ئامادەیان کردووە. ئەو دوو پەرلەمانتارە لە دووتوی 32 لاپەڕەدا دەیان بەڵگە و زانیاریان لەسەر بەهدەردانی سامانی گشتی بڵاو کردوتەوە کە تایبەتن بە چۆنێتی فرۆشتنی نەوتی هەرێم و داهاتەکەی و کێ لێی سوودوەن دەبێت. بەوتەی عەلی حەمەد ساڵح و سۆران عومەر 3 مانگ لەمەوبەر ئەو راپۆرتانیان داوەتە هەر یەک لە یەکێتی و گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ، بەڵام هیچیان کاریان لەسەر نەکردووە و بێدەنگیان هەڵبژاردووە. کێ مستەمسەکێوێ سەدان مستەمسەکی زیاتر لەمە خەینەڕوو، بەڵام ئێمە پێمان وایە حزبێک بە دەرەجەی یەک ئەمەی کردووە، حزبێکی تر هاوکارێتی وە گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ ئێمە ناڵێن بۆری نەوتیانەیە کێڵگایان بردووەچی، بەڵام مەسئولن لەوەی کە پشتیوانی لەو خەڵکە بکەن کە ئەم غەدرانیان لێکراوە بەبێ ئەوەی بزانرێ بۆ خراو نەتیجێ قەرزێکی زۆر پارەکانیان خوراوە، کاتی هەڵوێستە و کاتی کردارە. دیسانەوە تەکی دەکەینەوە تەنیا بەوەی ئاڵوگۆڕی پارە لە بانکی کوردستان و خەرە بانکی حکومەت کێشەی موچەی مامەساحە لەبێ کە نایکەن ئەیانوێ پارەکە بن و ئەیانوێ خەڵکی وڵاتە نەخوێنەوار بێ بۆ ئەوەی درک بە گەندەڵی و دزیەکانیان نەکا. بەشێکی تری راپۆرتەکە تەرخان کراوە بۆ خستنەڕووی بەهدەردانی شیرینی گرێبەستنەوتیەکان و داگیرکردنی کێڵگەنەوتیەکان و داتا و ژمارەی هەڵەی وەزارەتی سامانە سروشتیەکان و جۆری ئەو قەرزانەی حکومەتی هەرێم کردوویەتی. بەپێی راپۆرتەکە بانکی کوردستان قازانجێکی زۆری لە هەڵوگۆڕکردنی پارەی نەوت دەکات و باسلەوەش دەکات کە لە ساڵی 2006ەوە تا ساڵی 2014 210 ملیار دۆلار براوەتە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق. قەرزی موچەی فەرمانبەران ئەوە قەرزە لە گەردنیان، واتە پارەیەک نییە هێنا بێتیان و بڵێن قەرزمان بۆ کردوون، ئەوە پارەی خەڵکە لەلایەنە. جگەلەوە ئەوەی داناغاز ئەمە دۆڕاندنە. لەگەڵ کاک عەلی سکاڵامان هەیە لەسەر وەزارەتی سامانە سروشتیەکان چۆن بوونەتە هۆکاری ئەوەی ئەم هەرێمی کوردستانە 2 ملیار دۆلار بدۆڕێنێ و کەسیش محاسەبە نەکرێ. ئەمە قەرز نییە، ئەمە ئەبێ ئەوانی لەسەر محاکەمەکرێن. جگە لە داهاتی نەوتی هەرێم ئەو دوو پەرلەمانتارە وەک خۆیان ئاماژەیان بۆ کردووە ژمارەیەک بەڵگەیان لەسەر دامەزراندنی نایاسایی فەرمانبەران و نادات پەروەری لە دابەشکردنی پێشینەکانی شارەوانی و خانەنشینکردنی نایاسایی مەدەنی و سەربازی لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و تاپۆکردنی زەوی لەسەر کۆمپانیای کاری سەر بە پارتی دیموکراتی کوردستان خستۆتە ڕوو. بابانە نۆرێن ئاڕتی، سلێمانی.